بەڵێ کاک ئیدریس بەیانیت باش سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی ئێمە پێشەکێکی کورد باسی ئەم جۆرە فێستیڤاڵە نەماکریا خو تا چەند گرنگە لە ڕێی فیلمەوە شوناسی خۆمان بگەنین بە دەرەوە کاک ئیدریس با سەرەتاو لەوە دەست پێ بکەم بیرۆکەی بەڕێوەچوونی ئەم فێستیڤاڵە چۆن بوو ئایا ئەمە یەکەمین خولی فێستیڤاڵەکەیە یاخود دووەمە سێەمە فەرموو پێشێکی بەیانیتان باش پێشەم شتێک پێم خۆشە زۆر 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 باینتان باش بەیانی بینەرانی کورسات باش پێشێکی زۆر پێم خۆشە سوپاسێکی تایبەتی کەناڵی کورسات بکەم کە لە هەموو کار و چارەکیەکانی ئێمەیە سەپۆرتێکی زۆر زۆر باشی ئێمە بوونە کە زۆر هاوکارێکی جددی ئێمە بوونە ئەمە جێی خۆیەتی کە پێش هەموو شتێ سوپاسی کورسات بکرێت بە هەموو کارمەندەکانە و بە هەموو ئەو برادرانی کە ماندووە بن لەگەڵ ئێمەیە سەرەتای دروستبوونی ئەم بیرۆکەیە ئەم فیستیڤاڵە لە ساڵی 2017 پێشتر ئەمە دیدار بووە بۆ بەرچاوڕوونێک بۆ جەنابتان و بۆ بینەران و بۆ هەموو هونەرمەندان دیدار بووە دیداری یەکەم و دووەم و سێم و چوارەمی هەر بە ناوی دیدارەوە ڕۆشتەوە بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە لەگەڵ هونەرمەندانی چەمچەماڵ و فیلمسازانەکە گفتوگۆمان کرد بۆی بتوانین ئەم دیدارە گەورەتر بکەین بتوانین ئێمەش بچینە سنتەرێکەوە کارەکەمان بەرەو پێشتر بەرین بۆیە گۆڕیمان بۆ فیستیڤاڵ خۆشبختانە ئێمە هەر لە یەکەم هەنگاوە لە ڕێی نووسنگەی جەنابی کاقوبات ساڵەبانیەوە کە هەواڵەکەمان پێدا هاوکارمان بن بۆ گەورەترکردنی ئەم فیستیڤاڵە ئەو سەپۆرتی مادی و معنەوی و هەموو جۆرە سەپۆرتێکی کردین بۆیە ئێمە بڕارماندا ئەم ساڵ بیکەین بە فیستیڤاڵ و بە تایبەتیش بۆیە کردمان بە فیستیڤاڵ ئێمە بتوانین لە ڕێی هونەرەوە پاڵپشتێکی زۆر زۆر بەهێز بین بۆ ناساندنی کەیسی جینۆسایدی کورد ڕاستە ئێمە لە دەفەرەکەی ئێمەیە ئێمە ئەنفالمان زۆرە شەهیدمان زۆرە بەڵام ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین خاڵە گەورەکەی جینۆسایدە لە ناویشا بە دەرەجەی یەکەم ئەنفال بەڵێ کەواتە کاک ئیدریس مەرجی وەرگرتنی فیلمەکان چییە ئەبێت تایبەت بێ بە جینۆسایت جگەلەوە چەند فیلم بەشدارە یاخود مەرچەیە بۆی کە ئەو فیلمانی کە لە فێستیڤاڵەکەیە کە ئەمڕۆ دەست پێکات پێشتر لە فێستیڤاڵەکانی ترە نمایش کرابێت مەرجەکان چییە بە شێوەیەشی گشتێگەر بۆمان باس بکەیت بەڵێ ئێمە لە ڕێی لیژنەیەکی مختصەوە کە لە سێ کەس پێ کاتبوون ئەم سێ کەسە لە ڕێی ڕاگەاندنەکان و لە ڕێی پێیج و ئیمەڵەکانی خۆمانەوە ئێمە ئەگاداریمان بڵاو کردەوە بۆ هەموو فیلمسازان کە ئەو فیلمانەی باز لە جینۆسایت ئەکەن بەمانە گشتێکەی ئەگەر جینۆسایدی ئەنفال بێ کیمیا باران بێ شنگال بێ ئەوەی کە بەسەر ڕۆژ ئاوا لە باکوور لە ئەرمەنەکان لە کوردە فەیلیەکان ینی بەعام ئەمانەمان وەرگردووە و بە وێنە جیانەکەشی هەموو ئەو جینۆسایدانی کە بەرامبەر هەموو مرۆڤایەتی کراوە ئەمانەش بەشدارن بۆ نمونە ئێمە یەکێک لەو بەرهەمانی کە بەدەستمان گەیشتووە لە وڵاتی تونسەوە لەسەر ژانەری جینۆساید ئیشی کردوانی کە سەیری ئەەکەی تێ ئەگەی لەوێش بە هەمان شێوە غەدرکردن هەیە کۆمەڵکوژی هەیە ئەمە باسی کۆن ئەەکەین کە هاتووە فیلمەکە باسی کۆنەکە بۆیە ئێمە مەرجی سەرێکی ئەو فیلمانی کەوەری ئەگرین ئەو کورتە فیلمانی ئەو بەڵگە فیلمانی کەوەری ئەگرین ئەبێ ژانەری جینۆساید بێ کۆمەڵکوژی بێ بابەتە ڕیسێکی ئەوە بێت بەڵێ کاک ئیدریس چەند فیلم ساس یاخود بڵین چەند فیلم لە گەرمیان بەشداری لە فێستیڤاڵەکەیە کاتژگەلەوەی کە باست کرد لە تونسە یاخود لە شارەکانی تری هەرێمی کوردستانە چەند فیلم ساس لە ناوچەی گەرمیان بەشداریان لە فێستیڤاڵەکەیە کردووە خۆی خۆشببختانە هەر کۆی پرۆسەکە کۆی فیستیڤاڵەکە 86 کورتە فیلم و بەڵگە فیلم بەدەستی ئێمە گەیشتووە ئەوەی جێی خۆشحاڵەیە کە ئێمە لە هەر لە ناو خوتی قەزای چەمچەماڵ خۆیان دوو کورتە فیلم بەشدارە لەگەڵ فیلمێکی دیکۆمنتاریە دوو فیلم لە سلێمانیەوە کورتە فیلم لە سلێمانیەوە بەشدارە لە دهۆکەوە کورتە فیلمێک بەشدارە لە گەرمیانەوە کورتە فیلمێک بەشدارە ئەوەی کە ئێمە وەرمان گردووە بە برادرانی ڕۆژهەڵات بەڵێ بە تەئکید برادرانی ڕۆژهەڵات کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان کە کۆمەڵێک بەڵگە فیلمی زۆر 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 تایبەتیان لەسەر کیمیابارانی سەردەشت لەسەر ئەو برادرانی ئەو هاوڵاتی خۆشەویستانی ئەو کوردە مەردانی کە لە بینی سنوورەکانە کۆڵبەریان کردووە لەسەر ئەمە بەڵگە فیلمی زۆر زۆر باشاتەوە ئەوەی کە جێی دڵخۆشیە ئێمە لە منتیقەی گەرمیان و بە تایبەتی لە چەمچەماڵ کۆمەڵێک فیلمسازی زۆر باشمان هەیە کە کارەکەن لەسەر
ژانەری جینۆساید و بە تایبەتیش ئەنفال ئەما بێتە کەیسێکە وەکو مێژوویەک بۆ ئێمە دەمێنێتەوە. بەڵێ کاگە دریس لەگەڵ ئاکام باسان لەوە کرد کە فیلمەکان و ژانەرەی فیلمەکان و ئەو فیلمانەی کە بەشدارن بابینە سەر لایەنێکی تری ئەم فێستیڤاڵە ینی تۆ کە ئەم فیلمانە یان بەشداریەکەن یاخود فێستیڤالێکی لەم شێوەیە بەڕێواچێ بۆ شوێنی نمایشەکانتان هیچ گرفتان بۆ دروست نەبووە لەکوێ ئەم فیلمانە نمایشەکان و شوێنی تایبەتان داناوە یاخود لە شاری چەمچەماڵ و لە گەرمیانە هۆڵی پێویست هەیە بۆ وەکو هۆڵی سینەمانی مەبەستەکەمەوەیە شوێنی نمایشەکان کوێ بن. دەستخۆش پرسیارەکە زۆر 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 جوانە. ئێمە لە هەموو چەمچەماڵ دوو هۆڵمان هەیە هۆڵێکیان کە با هۆڵی ڕۆشنبیری لە ناو چەمچەماڵەکانە ڕاستراوە کە هەموو چالاکیەکانی تیاکرێت یانی هوەری و سیاسی و خێرخوازی و هەموو شتەکانی تیاکرێت. ئێمە هاتین ئەم هۆڵەمان دووبارە ئامادە کردەوە ینی جۆرێک لە جۆرەکان ئەتوانم بڵێ فێڵێکمان لێ کردوک و کردومانە بە هۆڵێکی سینەما ئەنجین بڵین هۆڵێکی سینەمای مختەز نییە و زۆر جاریش داوامان کردووە کە ئێمە بتوانین هۆڵێکی سینەمامان هەبێت. لێرەوە لە ڕێی شاشە جوانەکەی جەنابچەوە داواکارین کە ئێمەش بتوانین هۆڵێکی سینەمامان هەبێت تا بۆ ئەوەی ئێمە نەچین بۆ کارێکی تر شتێکی تر بکەین. ئێستا ناکرێتەوە هۆڵێکی شانۆ ڕەنگە ئەو سیستەم و ئەو مواسەفات و ئەو تایبەتمەندی سینەمایی نەبێ ڕاستە ئەتوانی تۆزە گۆڕانکاری تیا بکەی وەکو سینەما کارەکانتی تیاابە بەڵام هەر ئەو تابوو لەزەت و چێژ و بینینەی نییە کە لە هۆڵێکی سینەمایە تۆ سەیری کەواتە ئەو گرفتەتان چارەسەر کردووە کە گرفتی هۆڵتان نەبێت بۆ نمایشی فیلمەکان وایە؟ ئەبەت گرفتی هۆڵمان نییە ئێمە بۆ ئەوە چکە چارەسەرمان کردووە هەموو ئەو پێداویستانی کە پێویستە بۆ نمایشکردنی فیلمەکان ئێمە ئامادەمان کردووە. باشە کاگ ئیدریس چیان ئەوانەی کە بانکێشتی فێستیڤالەکە کراون لە هەرێمی کوردستان یاخود لە باشوور و ناوەڕاستی عێراق بێ یاخود لە دەرەوەی عێراق بێت فیلم سازان هونەرمەندان بانکێش کراون؟ بەتایشید بەڵێ ئێمە بە دەر لەوەی کە لە وڵاتانی جیهان و لە چواردەوەرەوە کە میوانمان هاتوون ئەمانە بەشدار بوون بەرهەمیان نردووە بە دەر لەوە ئێمە زۆرێک لە فیلمسازان لە سینەماکاران لە بەشێک لە ڕاگەیاندن ئەوانەی کە هەم لە ڕاگەاندن ئیشان کردو هەم لەبەر شاشە و لە سینەما و لە درامای ئیشان کردووە جێوێکی وامان دروست کردووە کە وا بکەین لە ساڵانی ئایندە ئێمەش بتوانین بڵێن یەکێکین لەو شارانی کە فیستیڤاڵێکی سینەمای زۆر زۆر تۆکمەمان هەیە. جا ئێمە لەو بارەیەوە گەشتبینین کاک ئیدریس تا چەند گرنگە ئەم ئاڵوگۆڕی ئەزمون لە نێوان هونەرمەندان هەبێت لە هەرێم لە عێراق یاخود لە دەرەوە ئەم ئاڵوگۆڕی ئەزمونە تا چەند گرنگە بە تایبەتی لە بواری فیلمدا؟ ئەزانی دوو خاڵی یەکەمیان ئێمە لە چەمچەماڵ دەرفەتی ئیشی هونەری هەیە بەڵام ئەوە نیە نەخراوەتە سەر پێ ینی گێواشیاش بخرێتە سەر پێ ئەمەیان زۆر زۆر مهمە ئێمە بتوانین لە ڕێی ئەم فیستیڤاڵانەوە جوڵەیەک بەم شارە بینەوە جوڵەیەکی پێبین هێواش هێواشکە کۆنتاکتێکی باش لەوان شارەکانی تێدەنیان بەتاکید لە نێوان شارەکان لە لێوان بەشەکانی تری کوردستانانی وا بکەین پەیوەندیکی باشمان لەگەڵ وڵاتانی تریشە هەبێ. ئێمە فیستیڤاڵێکی کەشمان هەیە لە چەمچەماڵ فیستیڤاڵی شانۆی چەمچەماڵمان هەیە کە دووخولی ڕابردووی کە ئێمە توانیمانە لە بەغداد و لە ئێران و لە تورکیا و لە سووریاوە نمایش هاتوون لە چەمچەماڵ نمایشیان کردووە بەڵام ئەوەی کە ئێستا زیاتر ئەچێتە ئیعلامەوە ئەوەی کە زیاتر کە خەڵک گرنگی پێدا لایەنی سینەمایە زیاتر ئەچێتە ناو خەڵکەوە بۆی ئێمە بیرمان لەوە کردەوە کە دیدارەکە بکەین بە فیستیڤاڵ لە ڕێی فیستیڤاڵەکەەوە ئێمەش خۆمان بە جیهان بناسیێنین و بە تایبەتریش ئەوەی کە ئێمەمانەوە لە ڕێی کاری هونەریەوە کەیسی جینۆساید و کەیسی ئەنفال بگەێنین بەجێی خۆی هەڵبەتە ئەمە ڕەنگە قورسایەکی زۆر زۆر بکەوێتە سەرشانی ئێمە چکە بە جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال بەڕاستی قورسە هەنی تۆ بۆ قورسە ئەبێ لە لایەنی سیاسیەوە کاری بۆ بکەی لە لایەنی هونەریەوە کاری بۆ بکەی لە هەموو لایەنەکانەوە هیوادارین ئێمە بتوانین لە لایەنەوە بتوانین بچووکترین خاڵی ئەمە بخینە سەر پێ تاوەکو هەموو ئەو کەسانی کە پەیوەستن بەم بابەتەوە هاوکارمان باش. کاگە دریس باست لەوە کرد کە پێشتر دیدار بۆ و ئێستا گۆڕیوتانە بۆ فێستیڤاڵ هەمومان نەزانین لە دیدارە ئەوەی کە هەیە فیلمێک نمایشەکرێت و
دەستخۆشی لە کەسەکان نەکرێت و لە بەشدار بووان نەکرێت بەڵام کە ئەبێ بە فێستیڤاڵ ئەچێتە قاڵبی ئەوەی کە ئەمە ئەچێتە بابەتی پێشبڕکێوە ئەچێتە بابەتیەوەی کە باشترین فیلم هەڵبژێردێت باشترین چیرۆک باشترین نووسین باشترین ئەکتەریوە خۆت دەرهێنەر لەم لایەنەوە چیتان کردو ینی هەوڵتان ناوە لیژنەیەکی داوەری وا پێک بهێنن کە بتوانن باشترین چیرۆک باشترین فیلم باشترین ئەکتەر هەڵبژێرن بۆ ئەوەی وا بکەن ئەم فێستیڤاڵە گەرم و گوڕێکی زیاتر بەخۆی ببینێ ساڵانە بەشداربوویەکی زیاتر بێت داوا بکاکە فیلم بێنێت و بەشداری فیلمەکەی بکە لە ناو فێستیڤاڵەکەیە بەتەشیر پرسیارەکەت زۆر زۆر جوانە ئەوە وای کرد کە ئێمە ئەگەر ئێمە لانە هوەری ڕاستێکی باز بکەین ئەبوو ئێمە فستیڤاڵی سفر بکەین باش ئەم ساڵ بەڵام کە کردبان بە فستیڤاڵی پێش لە خۆشی ئەوەی کە ئێمە لە یەکەمین ڕاگەیەندراوە ئەومان باز کردووە کە ئێمە پێشبڕکێی تێدایە ئەوە لیژنەیەکی ئەم ساڵە پێشبڕکێکەوە کاگدری ساڵانی ڕابردوو نەبوو ئەم پێشبڕکێیە نا ساڵانی پێشتر تەنها دیدارێک بووە شاندانی بەرهەمی ئەو فلم سازانە بووە کە ئیشیان لەسەر کاری ژانەری جینۆساید کردووە ئەم ساڵ کێبڕکێی تێدایە خەڵاتی تێدایە خەڵاتی مادی تێدایە ئەمە وای کردووە گەرم و گوڕێکی زیاتری بە فستیڤاڵەکە داوە کە نزیکی 80 بۆ 85 کورتە فیلم و بەڵگە فیلم بەدەستی ئێمە گەیشتووە لە یەکەمین ئەزمونمانە ئەمە دڵخۆشێکی زۆر زۆر بۆ ئێمە جێهێڵ باش ئەو فیلمانەی کە بەشدارن هەرچەند لەگەڵ ئاکامیشا باستان کرد بەڵام ئەمێ بزانم ئەو لیژنەیە کە ئەم فیلمانەی هەڵسەنگاندنی بۆ ئەم فیلمانە کردووە کە بەشداری لە فێستیڤاڵەکەی بکە هەمووی کەسی ناوخۆی و کەسی هەرێمی کوردستانن شارەزانی بواری فیلمسازین یاخود چۆنەڵی داوەری دەرەوەی هەرێمی کوردستانی شیتیا بۆ بۆی بتوانن ئەم فیلمانە هەڵبژێرن کە بەشداری لە چێبڕکێ و لە فێستیڤاڵەکەی بکات لە سەرەتای پلانەکەمان ئێمە وا بوو چەند کەسێک بێنی لە دەرەوەی هەرێمی کوردستان کە وەکو داوەری یان وەکو وەرگردنی کارەکان کار بکەن بەڵام تۆ خۆتەزانی لە ئێستاە باری دارایی ئێمە زۆر زۆر خراپە ینی ئەوەی کە هەیە ئێمە سەرتاشە ئاماژەم پێکرد بە هاوکاری و پشتیوانی جەنابی کاقوبات دەبووە ئەستان نەمانەتوانێم کارە بکەین بۆ ئێمە قورس ئەبوو ئێمە کەسێک لە دەرەوە بهێنین وەکو داوەر کارەکانمان بۆ کە بۆیە بۆ ئەم ساڵ پشتمان بە فیلمسازە ناوخۆیەکانی خۆمان بەس بە خۆشحاڵیەوە کە ڕەنگە تۆزێک قورس بێ ناوی داوەرەکان بڵین لە ئێستاوە بۆی ئەوە دروست نەبێت چکە وا ڕێکەوتە بووی لەگەڵ ناوەکانی مەڵە بە قوربان بۆی بزانن کێشە بۆ فیلمەکەش بۆ فێستیڤاڵەکەش دروست نەبێت کاکە ئیدریس پرسیارێکی تر لە بابەتی ئەنفال و جینۆسایدا کە بابەتێکی تراژیدی و بابەتێکی خەمناک و بابەتێکن کە ئەتوانین بڵێن کاریگەری هەیە لەسەر تاک بە تاکی گەلی کورد بەڵام لەناو ئەمانەشە چیرۆکی سەرکەوتن هەیە چیرۆکی سەرکەوتنی تاقانەکانی ئەنفال هەیە چیرۆکی سەرکەوتنی نەوەکانی ئەنفال و جینۆسایت هەیە کە توانیویانە لەسەر پێی خۆیان بۆستن و توانیویانە ئێستا لە کایە گرنگەکانی یاخود جونگە گرنگەکانی حکوومەت بێ دەسەڵات بێ جێگە و پێگی خۆیان هەبێ فیلمەکان هیچ بابەتێکی لەم بابەتانە تیا یاخود نەخێت بەس لایەنە تراژیدیاکەی باسەکەنێوە بەڵە بە تاکی دیکێک لەو بەڵگە فیلمانی کە بەدەستی ئێمە گەیشتووە یەکێک لەو کوڕ ئازیزانی چەمچەماڵە کە خانەوادەکەی هەموو ئەنفالن خۆی باوەتەوە ئەم کوڕە کاری کردووە هێواش هێواشە تاوەکو پێگەیشتووە ئێستای چێکە لەو کوڕانی کە لە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ بەشی ڕاگەاندنی تەواو کردووە ئەو ستاف و ئەو خەڵکانی کە دێن سەردانی مۆنومنتەکەن ئەم بەڕێیانەکە ینی ئەمە چیرۆکێکە تۆ لە بە تەنیا ماویتێتەوە بەو کارە ساتەیە تێپەڕەوی توانیتە خوێندن تەواو بکەین توانیتە ژیان پێک بێنیتەوە توانیتە ئێستا لە مۆنومنت لەو شوێنەی کە باسی تراژیدیا و باسی کارە ساتەکەی تۆکە تۆ ئەو ستافانە ئەو کونسوڵانە ئەو خەڵکی کە دێت بۆی بزانێت چییە ئەو بەڕێم کە چیرۆکی زۆر زۆر سەرکەوتوتیە یەک شتی زۆر زۆر بچووکە بۆ حەزم کرد باسی بکەم لە سەرەتایە بەڵام بیرم چۆوە ئەوەی کە لای ئێمە زۆر گرنگە ئەم فستیڤاڵە لێرە ئەو فیلم سازانی کە دێنە ئێرە ئێمە شەوانی فستیڤاڵدامان ناوە لەگەڵ خەڵکی ئەو خەڵکانی کە پرۆسەکەیان بینیوە کۆمەڵێک خەڵکی ڕزگاربوومان هەیە لە
پرۆسی ئەنفال کە هاتوونەتەوە ئەمانەوە فلیپسازانە لەگەڵ ئەم کەسانەیە دابنیشن بۆی ئەو چیرۆکەکانی خۆیان بۆ بژێڕنەوە تاوەکو بتوانین لە ڕێی کۆنتاکتی فلیمسازان لەگەڵ کەسوکاری ئەنفالەکان لەگەڵ ئەو کەسانی کە تاقانەی ئەنفالن لەگەڵ ئەو کەسانی کە ڕزگاربووی ئەنفالن بتوانن ئەمانەش دووبارە بکەنەوە بە سیلارۆ بیکەنەوە بە چیرۆک فیلمی لێ دروست بکەن چکە کۆمەڵێک چیرۆکی زۆر زۆر سەرنج ڕاکێش و جوان ماوە هەتا و کەسە کاری لەسەر نەکراوە ئەمانەوێ فلیمسازان وا بکەن لە ڕێگای ئەم کۆنتاکتە لەگەڵ کەسوکاری ئەنفالا دابنیشنەوەی بکەن بتوانن ئەو فیلمانش بەرهەم بێنن بەڵێ جا کاک ئیدریس ئەم بابەتە زۆر زۆر هەڵەگرێ بەڵام داخەکەم کاتمان کەمە بەڵام کاگڕێبین دەرێنەری پرۆگرام چەند دقەیەکی کەشیانی لێرەوە سپاسیەکەین کاک ئیدریس تا چەند گرنگە لە پەراوێزی فێستیڤاڵە سیمینار یاخود پانێڵ بەڕێوە بچێت ئایا ئێوە لە پەراوێزی فێستیڤاڵە ئەم بڕگانەتان ئیزافە کردووە یاخود فیلمسازی دەرەوەی هەرێمی کوردستان باکێش کراوە سەبارەت بە ڕێخستنی ئەم جۆرە پانێڵ و سیمینارانە بەڵێ بە تایشید ئێمە لەبەر کەمی کات چکە ئێمە فستیڤاڵەکەمان سێ ڕۆژە لە ئەمڕۆ لە سەعات دەوە دەست پێ دەکاتە تاوەکو ڕۆژی شەمە کاتژمێر چواری ئێوارە کارەکانمان ڕاوەستێ لەبەر کەمی کات ئێمە پانێڵێکی ئەدەبی و زانستیمان لەسەر جینۆسایدی کوردستان لە بەردەم ئەگەرەکانی جیهانە ئامادە کردووە کە هەر ئەمڕۆ لە سەرۆکایەتی زانکۆی چەرموو بە سەرپەرشتی برای عەزیزم کاک دکتۆر شێرزاد بەڕێوە ئەچێت چوار کەسی تایبەتماندا بان کردووە کە ئیچیان لە وەزارەتی خوێندنی لە وەزارەتی پەروەردەوەیە لەگەڵ دوو کەسیکە لەگەڵ مامۆستایەک لە زانکۆیەکی دەرەوە کە باز لەوە ئەکەن ئێمە چی بکەین ینی چۆن بتوانین هێوا شێوار جینۆساید هەنگاوەکانی یەکەمی دەست پێ بکەین بەڵێ پانێڵی زانستیمان ئەبێ و شەوانیش گفتوگۆی تایبەتیمان ئەبێت دەگەڵ هەم فلیمسازانە هەم لەگەڵ ئەو کەسانی کە زانیاری تەواویان لەسەر کەیسی ئەنفال هەیە بۆ ئەی بتوانین چکە لە سەرەتای ئاماژەم پێکرد ئەوەی کە لای ئێمە زۆر زۆر گرنگە بە مەرحەلە یەکەم ئەنفالە چکە لە سنوورەکەی خۆمانە ئەنفالی زۆر لەیە لە ڕووی هونەریەوە چۆن بتوانین ئەم کێشە و ئەم معاناتی کەسوکاری ئەنفال بە هونەری بکەین جا بۆیە لە ڕێگەی پانێڵی زانستیەوە بێ لە ڕێگەی دروستکردنی فیلمەوە بێ بە هەر جۆرێک لە جۆرەکان ئێمە خزمەتکار و هاوکاری ئەوانە باش ئەم بابەتە منی ڕاکێشا بۆ پرسیارێکی تر کاک ئیدریس کە ئەم گفتوگوی جەنابەت و هاوکارم ئاکام لە هەرێمی کوردستان نوێنەرایەتی چەندین وڵاتی کاریگەر هەیە وڵاتی گەورە هەیە و ئەو وڵاتانش کاریگەریان لەسەر بڕیارەکانی جیهانەیە لەسەر کۆی پرۆسی سیاسی لە تەواوی جیهانە هەیە هەوڵتان ناوە ئەم نوێنەرایەتیانە یاخود ئەو قونسوڵاتانەی کە لە هەرێمی کوردستانە بوونی هەیە بانگهێشتیان بکەن بۆ ناو فێستیڤاڵەکە و لە ڕێگەی ئەو فیلمانەوە بابەتی جینۆساید و ئەنفالی گەلی کورد ببینن بەڵێ ئێمە لە ڕێگەی جەنابی کاک حاکم ڕەمەقایم خامی چەمچەماڵەوە لەبەڕێ کتابێکی فەرمیەوە هەر پێشتر هەموو کونسوڵەکان ئاگادارکراونەتەوە هەموو ئەو کەسانی کە لە پلە و پۆستی باڵیان ئاگادارکراونەتەوە کە بۆیان شی کراوەوە کە ئێمە چی ئەەکەین ئەم فستیڤاڵە باسی چی ئەەکەن زەرورە ئێوە لێرە ئامادە بن بەڵام تۆ خۆتە زانی ئەوە عیلاقاتێکی بەهێزتری ئەوێت ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ یەکتریا عیلاقاتێکی بەهێزتر کەسانێکی لە ئێمە بەقووەتری ئەوێ کە وا بکات ئەو کونسوڵانە بهێنێتە ئێرە ئێمە یەک شتیکەمانەیە چواردەی چوار کە یادی ئەنفال بوو بەشێک لەو کونسوڵانە هاتوو تۆ خۆشت ئەزانێ ئەو کونسوڵانە کە دێن ڕەنگە بەپێی بەرنامە و بەبێی جەدۆلاتی خۆیان هەندێک جار قورسە بێت دوو جار بۆ شارێک بێنەوە چونکە ئێمە لە چواردەی چوار ئەو یادە گەورەکەمان کردووە لە چەمچەماڵ بۆ حەڤەی مانگ دووبارە بێنەوە تۆزێک قورسە بێ بەڵام ئێمە پلانمان هەیە لە ساڵانی ئایندەیە هەموو کونسوڵەکانی ئەوەی کە لە هەرێمی کوردستانان نەک تەنها بانگێشتیان بکەین بەڵکو و کارێکیان بۆ بدۆزینەوە لە ناو فستیڤاڵەکە ئەرکییان پێ بسپێرین بۆ ئەوی وا بکەین ینی جۆرێک لە جۆرەکان حرمەتەن بۆ ئەوان ئیجباریەن بێن لەوێ بن ئاگاداری ئەم پرۆسەی ئێمە بن چونکە ئەم پرۆسی ئەمە تەنها فستیڤاڵێکی هونەری نییە هاوڕێیان تەنها فستیڤاڵێک نییە ئێمە چەند فیلمسازێک کۆ ببینەوە و چەند فیلمێک نمایش بکەین و خاڵە سەرێکیەکەی ئێمە ڕسمە گەورەکەی ئێمە جینۆسایدا لە ناو جینۆسایدیشا کەیسی ئەنفالە ئەگەر ئێمە دەست و بردێک لەم کەیسیانەکەین چکە زۆر زۆر دواکەوتوین دنیا بە جینۆساید ناساندنی
گەلەکەی خۆی بە هەموو شتێک گەیشت. ناکرێت ئێمە لەو ساڵانی هەتاوەکو ئێستا هەنگاو دەچوینەتە پێشەوە. بۆیە ئێمە ئەوەی کە کردومانە ئەمانەوێ لە دەستپێک بێت پشت بەخوا و پشت بە هەموو هاوڕێیانمان. بەڵێ کاک ئیدریس لە دەستگای میدیایی کورساتەوە تاوەکو چەمچەماڵی ئەزیز سڵاو و ڕێزمان هەیە بۆ سەرجەم بەشداربووانی فێستیڤاڵ. ئێمە هیچ پرسیارێکمان نەماوە، بەڵام ئەگەر دوا پەیامت هەیە بە کورتی پێمان بڵیت. زۆر زۆر سوپاسانەکەم، سوپاس بۆ کاکدێرین، سوپاس بۆ هەموو کارمەجانی کورسات، سوپاس بۆ هەر هەمووتان، بۆ ستافە جوانی چەمچەماڵ کە هەموو جارێک هاوکار و پشتیوانی ئێمە بوونە. وەکو ڕکلامێکی بچووکیش بێ بۆ فیستیڤاڵەکە کاتژمێر 4 ئێوارە لە هۆڵی مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ ئێمە دەست بەکارەکانی خۆمانەکەین بۆ 5مین فیستیڤاڵی فیلمی جینۆساید لە چەمچەماڵ. بەڵێ ئیدریس شەوکەت سەرۆکی فێستیڤاڵی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید. سوپاس ڕاستەخۆ لە چەمچەماڵی ئەزیزەوە لەگەڵمان بوون، سەرکەوتوو بن وەک هەمیشە.